بینەرانی خۆشەویستی لاوان میدیا ئەم کاتتان باش خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی تایبەتە لە خزمەتتاندا دەبین تاوەکو لەگەڵ میوانی بەرنامەکەمان چەند باسێکی پەیوەندیدار بە بواری ڕێکخستن یاخود تەشکیلات بهێنینە بەرباس. میوانی بەرنامەکەمان بەڕێز کاک تایری مەحمودی بەرپرسی دەستگای ڕێکخستنی گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە. سپاس کاک تایر کە میوانداریەکەتان قبول کردین. سپاس بۆ ئەوەی بەڕێز و هیوای سەرکەوتن بۆ لاوانی خۆشەویست. لە پرسیاری یەکەمدا دەمهەوێت لێتان پرسم، ئێوە وەکو کەسی یەکەمی ڕێکخستنی حیزبی دموکرات ڕێکخستن یاخود بڵێم تەشکیلات چۆن پێناسە دەکەن؟ لە ڕاستیدا بمان هەوێ بەر لەوەی باز پێناسەیەک لە ڕێکخستن یان تەشکیلات بکەین دەبێت لە پێشدا بڵین تەشکیلات لەکوێ و لە چ زەمینەیەکدا. ئێمە بمانەوێ باز لە تەشکیلات بکەین بەبێگومان لە پێباز لە حیزبی دموکرات بکەین. حیزب بە پێناسەیەکی زۆر سادە و سەرەتایی بریتیە لە کۆمەڵە کەسانێک کە بۆ ئامانجێکی هاوبەش بەیەکەوە تێدەکۆشن. بەڵام بۆ گەیشتن بەو ئامانجانە لە ڕاستیدا تەشکیلات کە لە حیزبی دموکراتدا هەمیشە وەکو چەکێکی زۆر گرنگ ئیستفادەی لەکراوە بەکار هاتووە، دەبێ بڵین کە تەشکیلات کۆمەڵە کەسانێکن کە بەیەکەوە کار دەکەن بۆ ئەهدافێکی هاوبەش و لە هەمان کاتدا بە نەظم و ڕێکوپێکێکی تایبەتەوە، چون لە تەشکیلاتدا ئەگەر نەظم نەبوو کارەکان ناچێتە پێش، ئەو کارکردنە زۆر بوار دەگرێتەوە. بەڵام ئەوەی کە ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا کاری لەسەر دەکەینەوە وەک حیزبی دموکرات لە ڕاستیدا تەشکیلات بڕبڕی پشتی حیزبی دموکراتە و لە هەموو کاروبارەکان و هەموو بوعدەکانی دیکەی کاری حیزبیدا خۆی دەبینێتەوە. سپاس. لە پێناسەکەتانەوە ئەوم بۆ دەرکەوت کە تەشکیلات شتێکی گرنگ و حیاتیە، ئەوەی کە ئێوە دەڵێن تەشکیلات بڕبڕی پشتی حیزبە. دەڵێم ئەو گرنگی تەشکیلات لە چیەوە دێ؟ بەتا بۆچی گرنگە حیزبێکی سیاسی ڕێکخراوێکی سیاسی تەشکیلاتی هەبێت، ڕێکخستنی هەبێت؟ ئاستی پێگەی هەر حیزبێک تێکۆشانی کاری هەڵسەنگاندن بۆی و دەرکەوتنی لە دنیادا بە تەشکیلاتەکەیەوە بەندە. ئەگەر تەشکیلاتێکی بەهێزت هەبوو بێگومان حیزبەکەشت بەهێز دەبێت. لە هەمان کاتدا کە تەشکیلات کارێکی بەهێز دەکا حیزبەکە گەشە دەکا، توانایەکانی زیاد دەبێت، خوێنێکی تازەی دێتە نێو و ئەرچی ئەسڵی ئەندامانی حیزبیش کە لە تەشکیلاتدا کار دەکەن گەیاندنی نەزەراتی خەڵکی کوردستانە بە حیزبەکان، لە هەمان کاتدا بردننی سیاسەتی حیزبی دموکراتە بۆ نێو کۆمەڵانی خەڵک. ئەوە یەکێک لە ئەرکە ئەسڵەکانە بۆیە هەرچەندە تەشکیلات بەهێز بێ، کارایی زیاتری هەبێ و هەموو چین و توێژەکانی کۆمەڵی کوردەواری لە دەوری خۆی کۆبکاتەوە، هەر بەو سورعەتە و بەو گرنگە ئاستی پێگەی حیزبەکەش لە نێو کۆمەڵگادا دەچێتە سەرێ. دروستەوە لە ئاستی حیزبیدا بوو. بۆ ئاستی ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران کە ڕێکخراوێکین تایبەت بە توێژی لاوانین، بە بڕوای ئێوە گرنگی چییە کە لاوان ڕێکخستنێکی ڕێکوپێک و تۆکمەی هەبێت؟ ئەرچی ئێوە لە ئەرچی حیزبی دموکرات کەمتر نییە بۆ کار و ڕێکخستن دنێو لاواندا. بەوە بەرچاوگرتنی ئەو ڕاستیەکە لاوی ئێستا توێنوی زانیاریە، توێنوی معلوماتە، لە هەمان کاتدا ئەو زانیاریانەی کە ئێوە دەتان هەوێ پێی بدەن بە چ شێوەیەک پێی دەگەێنن و چۆن دەتوانن لەسەر جیلێکی تازاکە لاوە پرسیاری هەیە داوای وڵام دەکات، لە هەمان کاتدا ئەو ئارەزوانەی کە هەیەی و ئەو خواستەی کە هەیەی چۆن دەتوانێت لە بەرنامەی لاواندا خۆی تێدا ببینێتەوە. بۆی ئێوە وەک لاوان گرنگە کە بە چ شێوەیەک بتوانن ڕێکخستن لە نێو توێژی لاودا بکەن و ئەو بەرنامانەی کە هەتانە چەندە هەڵقڵاوی نێو کۆمەڵانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێمە دەبینین کە کۆماری ئیسلامی ئێران چ بەڵایەکی بەسەر لاوان هێناوە، لە هەموو بوارەکاندا خەفەقان و توندوتیژی و سەرکورد لە دانیشگاکاندا لە نێو لاواندا و لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵی کوردەواریدا. ئەوە لاوانن کە لەگەڵ ئەوەی کە لاوانی ڕۆژهەڵات بە ئەرکەکانی خۆیان ئاشنا دەکەن، ڕێگایان بۆ ڕەوشن دەکەنەوە، پێیان دەڵێن کە ئێوە ئەرک و کار و خەبات و تێکۆشانتان لەو ڕاستایدا. بۆیە ئێوە ئەگەر بتان هەوێ کار بکەن کە بەخۆشیەوە دەشیکەن، ئێمە جموجۆڵ و کار و تێکۆشانتان دەبینین، مەیدانێکی زۆر بەرفراوانتان لەدەستدایە کە دەتوانن لەو بوارەدا بە تەواوەتی نێولاوانی کوردستاندا کارەکانتان بەرنە پێش. لە پرسیارێکی دیکەدا دەمەوێت ئەوەتان لێ پرسم، وەکو بۆ خۆتان دەزانن سەردەمی ئێستا سەردەمی پەیوەندیەکانە، جیهانی پەیوەندیەکانە، سەردەمی تەکنۆلۆژیە، واتە وەکو جاران بە چوارچێوەیەکی چاقبەستووی تەشکیلاتی تو ناتوانانی کار بکەی، بەڵکو ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان میدیا بەگشتی کاریگەریەکی زۆری لەسەر ڕووداوە سیاسیەکان هەیە. بە بڕوای ئێوە میدیا دەتوانێت چۆن کاریگەر بێ لەگەڵ ڕێکخستن، واتە چۆن ئەو دووە تەواوکەری یەکتر بن لە ڕاستای بەدیهێنانی ئامانجی گەورەتر، هەم بۆ حیزبێکی سیاسی هەم بۆ ڕێکخراوێکی سیاسی ژۆک و یەکێتی لاوان. هەتا دەمهەوێت لەوەدا خولاسەی بکەم و پرسیارەکەم میدیا چۆن دەتوانێت یارمەتیدەری ڕێکخستن بێ بۆ ئەوەی نفوزی زیاتر بکە، خەڵکی زیاتر جەزب بکە
تێکەڵ بەکار و تێکۆشانی بکات. هەر ئەوەی کە ئاماژەتان پێفەرموو ئەو دوو بەشە تەواوکەری یەکترن. ڕێخستن بەرنامەدادنێ پرۆژە و پلانی هەیە کار دەکا بۆ ئەوەی کە سیاسەتەکانی بەرێتە نێو توێژی لاوان و یەو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو مەیدانەی کە کاری تێدە دەکات نێو لاوانە و کارکردە بەڵام توانایی ئێوە چەندەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەو بەرنامانەی کە لە کۆنگرەکەتاندا لە کۆبوونەوە کارەکانی خۆتاندا و لە ڕەهبەری لاواندا بڕیاری لەسەر بدەن شۆڕی بکەنەوە نێو لاوانی کوردستان. بۆیە میدیا ڕۆڵێکی زۆر ئەساسی دەبینێ بۆ مانایە کاک ئەو ڕۆژ کاناڵێکی تەلەگرامی ماس میدیا بوونی ڕاگەیەندراوێت کارێک بەرنمەیەک لە دنیادا دەتوانی بە یەک لەحزە ئاڵوگۆڕێکی زۆر گەورە بخڵقێنێ. ئێوە بەخۆشیەوە زمینەیەکی زۆر بەرفراوانتان لە بەردەستدایە و لەو بارەشدا چالاکیتان یەکجار زۆرە بەڵام تا چەندە دەتوانن ویستی لاوان باس بکەن تا چەندە دەتوانن من وەک تەوسیەیەکی زۆر برایانە ئەوەتان عرض دەکەم قرار نییە لاوانی ئێوە ئەو کارانەی کە دەیکەن تەواو سیاسی بێ سرف سیاسی بێ ببەسترێنەوە ئۆرگانیزاسیۆن و شێوازی کارکردنتان حیزبێکی وشک و برینگ بێ ئێوە دەبێت زۆر لەوەی کراوەتر بن هەر بەو پێی کەلاون توانای داهێنانتان هەیە توانای ئاڵوگۆڕتان هەیە دەبێت بەرنمەکانی ئێوە جیاواز بێ ئەگەر کەسێکی حیزبی بە شێوەیەکی زۆر داخراوتریش بڕوانێتە مەسەلەکان ڕەنگە گلەی ئەوەی لێ نەکرێت بەڵام لاوان دەبێت مەیدان بکاتەوە ئەو مەیدانکرانەوەیش بەکردەوە دەبێنە ئەوەی کە تەنیا لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیان بۆیە میدیا ئەرکێکی زۆر گرینگە کە ئێوە نابێت قەت فەرامۆشی بکەن. سپاس بۆ پێشنیارەکەتان لەو پێشنیارەتانەوە پرسیارێکم بۆ دروست بوو ئێوە وەکو کەسێک کە لە بواری ڕێکخستندا کار دەکەن پێتان وایە لاوان چۆن دەتوانێت لە هەردوو بواری ڕێکخستنی ئاشکرا و نهێنی خۆی بەهێزتر بکەن واتە چ ڕێکارگەلێک پێشنیار دەکەن بەڵێ ئەو مەجالانەی کە لە ڕێخستنی ئاشکرادا هەیە جیاوازە لەگەڵەوەی کە لە نێو خۆدا هەیە ئێوە لە باشووری کوردستان و لە ئوروپادا کە لاوان بەخۆشیەوە لە دەوری یەشێتی لاوان کۆبوونەتەوە کار دەکەنەوە بەڕابردوویەکی زۆرەوە توانی وتانە تا ئێرە ئەوەندەی دەستان هاتووە درێغی نەکەن بەڵام مەجای کۆڕکۆبوونەوە سمینار کلاسی سیاسی دەورەی تایبەت گونجاوە و دەکرێت بەڵام ئەو مەجالە لە ڕێخستنی نێوخۆدا بە هیچ جوورێک نییە کەوایە ئەو ئرتباتی کە لەگەڵ نێوخۆی وڵات دەتان بێ ئرتباتەکە تاک چەند کەسیە وانە کە بە شێوەیەکی بەرفراوان یەکتر بناسن بەڵام ئێوە دەتوانن لە نێو لاوانی کوردستاندا و بە تایبەت لە شارەکاندا ئەڵقەیەکی پەیوەندی دروستکەن قەرار نێت تەنیا کاری ڕێکخراوەیی بکەن لە کاری هونەریدا لە کاری ئەدەبیدا و لەو بوارانەدا کە لاوان دەتوانن خۆیانی تێدا بینەوە فرسەتێکی باسە کە ئێوە بەستێنێک دروست بکەن بۆ کارکردن زمینە دروست بکەن و لە هەمان کاتدا سوژەیەک کە دەدەن چاوەدێری شتەکان بکەن خۆت مەترسێن لەوەی کە جارێک هەڵە دەکەن مەترسێن لەوەی کە ئێوە بەرنامەیەکتاندانا ڕەنگە بەو جوورەی پێویستە هەموو شتێکتان بەدەستەوە نییە لە کاری سیاسیدا تۆ ئەگە توانای ڕیسکت هەبوو توانیت بە شێوەیە کار بکەی و خۆت تاقی بکەیەوە بێگومان هەڵەش دەکەی کە مکۆڕیشت دەبێ بەڵام گرنگ ئەوەیە کە پێداگر بن موسەمەم بن و لە کاردا جددیەتتان ببێ بۆیە ئەگەر کارەکانتان کەم تەرخەمی تێدا نەبوو لێپرسینەوەتان لێکرد کۆنتترۆلتان کرد نەتیجەیەکی باشی دەبێت. باسی ڕێکخستنتان کرد ئەوەی کە کاریگەرە هەم بۆ حیزب و وەکو بە خۆتان دەزانن ڕژیمە دیکتاتۆرەکان و ئەو ڕژیمەشکە ئێمە لە دژی خەبات دەکەینواتە کۆماری ئیسلامی زۆر لە هێزە کوردیەکان دەترسێ هۆکاری ئەو ترسەشی هەبوونی ئەوەیە کە ئەو هێزە کوردیانە ڕێکخستنیان هەیە واتە ئێوە ئەو ترسی ڕژیم لە چۆن پێناسە دەکەن یا بەڕای ئێوە سەرچاوی ئەو ترسی ڕژیم لە ڕێکخستن یا لە حیزب و جوڵانەوەی کە ڕێکخستنی هەیە بۆچی دەگەڕێتەوە مەنزورەکەم ئەوەیە حیزبێک یا جوڵانەوەیەک کە ڕێکخراوە ڕێکخستنی هەیە دەتوانێت تەسیرێک دابنی و ئاوا لی تۆقی و جوڵانەوەیە کە ڕێکخستنێکی بەهێزی نەبوو بە بێگومان تووشی لە ناوچوون دەبێت تووشی سەر لێ شەواوی دەبێت هەر ئەوەندەی کە کۆماری ئیسلامی ترسی لێتان هەیە ئەوە نیشانەی ئەوەیە کە دەبێت خۆشحاڵ بین بەرنامەی باشتر دابین بۆی کارەکان بەرەو پێش بڕۆ نمونەیەکی زۆر سادە لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیدا ڕژیم بە هەموو تواناوە هەوڵی دا دانیشگاکان دابخە بەڵام لە مقابل لە حیزبی دموکرات دەهات مەدرسەی دادەنا و دەرسی زمانی کوردی بۆ لاوەکان دادەنا ئێوە ئێستا دەبێ بێن ڕاست لەو هەدەفانە ئیستفادە بکەن و ئەو بەرنامانە دابنن کە کۆماری ئیسلامی بەچی ناڕەحەتە چ شتێک دەکاکە بۆ ئەوەی لاوان وا لێ بکە بیری نەتەوایەتیان نەبێ یەک ئەسڵ کە زۆر گرینگە کاکە زانیار ئەویش ئەوەیە بیری نەتەوایەتی فکری نەتەوەی دنێو لاوانی کوردستاندا دەبێت پێس بکەن خەی ناکە لاوێک کە لاوێکی سەردەمیە گوێ لە گۆرانی پاپ دەگرێنە خێر شێوازی ژیانی هەڵسو کەوتی ڕفتاری بە شێوازەکە بەڵام نابێت لە بیری بچی ئەو تاچێکی کووردە و لە دیدی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەو کوردبوونە بۆ خۆی تاوانە جاکاری سیاسی بکەی یان نەیکەی کەوایە بوونت دەنێو ڕێکخراوێکی سیاسی وەگەیەکی لاواندا یان لە شێوازێکی بەرفراوانتردا لە حیزبی دموکراتدا شخصیەتت پێدەدا گەورەت دەکاتەوە و دەکرێت ئێوە هەمی شەودای من لە قسەکانم داوام کردووە کە لاوان دەبێت دکتۆر قاسملو بکەنە سەر مەشقی ژیانیان دکتۆر قاسملو چۆن توانی لەو مەقتەعە تاریخیدا کە خوێندکار بوو خوێندی پێگەیشت هاتەوە نێو کۆمەلگاکەی
لە هەمان کات دەتوانانی خزمەتێکی ئەوەندە گەورە و بەرفراوان بکە کە ئێستاش بە شانازیەوە یەکێتی لاوان دەڵە دکتۆر قاسملو دامەزرێنەری یەکێتی لاوان بۆ لە ورمێ کاری کردو یارمەتی دەریان بۆ ئێوە دەبێت لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازنەتەوەی بڕۆن و نابێ قەدڵی خافڵ بن. ئێوە کە ئێستا بەرپرسی دەستگایەکی حیزبین کەوی دەستگای ڕێکخستنی گشتێکە دەستگایەکی گرنگ و هەستیارە بۆ حیزب و ئێوە لاوێکن کە لەنێو شۆڕشدا لەدایک بوون و لە مەدرسەی دکتۆر قاسملوودا پێگەیشتون و لەو قسانەی ئێوە شەوە من ئەوم تێگەیشتم کە ئێمە لاوان میراتگیری دکتۆر قاسملوین چکە ئێمە لە ڕێکخراوێکدا چالاکین کە دکتۆر قاسملوودا هێنەری بووە یا بۆیە ئێوە وەکو لاوێکی پێگەیشتووی ئەو مەکتەبە وەکو لاوێک کە لەنێو شۆڕشدا لەدایک بوون چه پێشنیارێکتان بۆ لاوان بەگشتی و بە تایبەتی لاوانێک هەیە کە لە چوارچێوەی شۆڕشدا لەدایک بوون لە ئۆرگانە حیزبەکان فعالن لە یەکێتیەکانی حیزبی دموکرات تا لاوان خوێندکاران و ژناندا فعالن چه پێشنیارێک بۆ ئەوان دەکەن بۆ ئەوەی کە ئەنگیزیان هەبێ لە کارەکانیان بەردەوام بن لە کارەکانی. لە ڕاستی داوای کە من دەمەوێت ئەرستان بکەم زیاتر لەسێتە خانەی تەوسیە و خۆم لەو ئاستەدا نابینم کە بەنسبەتی لاوانەوە چون بەخۆشیەوە قوتابخانەی حیزبی دموکرات ئەوەندە قوتابخانەیەشی گەورە و جێگای شانازێ بە هەزاران کەسی پێگەیاندوە لەو ڕێبازەدا منیش وەک تاکێک وەک کوڕە پێشمەرگەیەکەوە ئیفتخارێکی زۆر گەورەیە کە لەنێو شۆڕشدا بووم بەڵام بۆ لاوانی کورد شتێک پێویستە خوێندنەوە متالعەکردن و بە دوواداچوون ماندوو نەبوون ناسینی خۆیان چەندە گرینگەکە نەتەوەکەی خۆت دەناسی ئەوەندەش گرینگە کە بەرامبەرەکەت کە کۆماری ئیسلامی ئێرانیان هەر دوژمنێکی دیکە لەداد و بیناسی کەوایە بەرنمەیەکی دروست و دقیق ئێوە لە لاواندا دەتوانن تەنیا پەنجەرەیەکی بچووک بەڕووی لاواندا بکەنەوە بۆی فێری متالعان بکەن فێری خوێندنەوەیان بکەن فێریان بکەن کە نیشتمان و خاک و ئاو و وڵاتی خۆیان خۆش بوێ ئێمە دەبێت شانازی بەڕابردوەکەمانەوە بکەین نابێ پێمان شەرم بێکە کوردین ئەو هەموو خوێنەی کە دراوە لەو ڕێبازەدا دەبێت قەدری بگرین پێمان وانە بێ کە هاتووینە سەر سفرەی ئازری و ئیتر هەموو شتێکتەوە بۆ پێش ئێمە هیچ نەکراوە دیلی تازە کاتێک دەتوانێت سەرکەوتو بێت کە ئیفتخار بە ڕابردووی خۆیەوە بکە وەک چۆن ئێمە ئێستا ئیفتخار بە کۆماری کوردستان بە پێشەوە قازی بەڕێبەرانی دیکەی شەهیدمان دەکەین و لە هەمان کاتدا بەداهێنانی سەردەمیانە بە فکری نوێ و بە خوێندنەوەیەکی قوڵ بۆ ئەو سیاسەتەی کە لە پێشودا بۆ بێن کارێک بکەن کە جیلی تازە خۆی تێدا ببینێتەوە بۆیە زۆر گرینگە بەردەوام من لە خوێندن و لە خۆ پێگەیاندن کەوە یەکێک لە کارە ئەسڵەکانتان بێت. سپاس کاک تایبکە لەگەڵمان بوون و بەشدار بوون ئێستاگەیەوە قسەیەکی تایبەتتان نەما بێ ما کۆتای بە بەرنامەکەمان من سوپاستان دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ بە ئاوات دەخواستم. بەڕێز کاک تایری مەحموودی بەرپرسی دەستگای ڕێکخستنی گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر خۆشحاڵ بووین کە بەشداریتان لە بەرنامەکەمان کرد هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین لە کارە و ئەرکە حیزبیەکانتان و لە ژیانیشتاندا بەگشتی بینەرانی خۆشەویستی لاوان میدیا لێرەدا هاتینە کۆتایی بەرنامە تایبەتەکەمان سپاس کە لەگەڵمان بوون.